ئەگەر کێشەکان سیاسین بۆچی ئەو مێرو ئەو پەپولە و ئەو مێرولانە ژێر زەوی ئەوانەی سەر زەوی و ئەو گیاندارانی کە دەبنە خەڵوزی سوستانی دەخلودان لە کاتێکدا سوستاندن ئەوانیش دەستێن و دەبنە قوربانی دەستی سیاسی و ڕەوشی ئەمنی ئەوەتان پێ ڕادەگەینم بە چەندین مێرو لەگەڵ چەند سوستان و لەناو چوون چەند کەروێش بوون بە خەڵۆز ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوە ناحکومەتەکانی سۆران و بەشێک لە سالاگوانان و ڕێکخراوەکان یاداشتەکەی خۆمان بە چەند خاڵێک ئاڕاستی پەرلەمانی کوردستان و لێژنەی ناوچەی کێشە لەسەرەکان دەکەین. یەک بە زووترین کاتدا قەرەبووی هەموو ئەو زەرانانەی بەهۆی سوستاندا تووشی زووتیاران هاتووە لێژنەیەک پێک بێنرێ و قەرەبیان بکاتەوە بە گوێرەی قەبارەی سوستانیان. دوو داواکارن لە هەرێمی کوردستان بە زووترین کاتدا لەگەڵ حکوومەتی ناوەند کۆ بێتەوە بۆ چارەسەری جددی و زیاتر و زیاتر زەرمەند نەبن. سێ داواکانی ڕەوشی ئەمنی ئاسایی بکرێتەوە چیتر بۆ شای ئەمنی نەمێنێت. چوار قەرەبووی ئەوانەی جوتیارن دەخلودانیان سبە ئەنقەس دەست سوتابێ یاخود سروشتێ بێت بکرێتەوە. پێنج کێشەی تەواوی زەویەکانیان دوای سوستان ناتوان بەکاری بێنەوە کێشەکانیان بە تاوەتی چارەسەر بکرێت دووبارە لە بەربوومێکی تر زەرمەند نەبن. شەش سندوقێکی نەختینە دروست بکرێت بۆ زوتیاران لە کاتێک حاڵەتی وا دووبارە ببێتەوە لەو سندوقە سوودمەند ببن تایبەت بە وەزارەتی کشتتوکاڵی هەرێم.